ئەچمە لای تۆری دومی پرۆگرامەکەمان قسە و باز لەسەر بەڵگە فیلمی سیانزەی مەی دەکەین کە ڕووداوێکی مێژووی شاری هەڵەبجە دەگێڕێتەوە و ئەم بەڵگە فیلمە بەشداری لە چەندین فستیڤاڵی ناوخۆی و فستیڤالەکانی دەرەوە کردووە و خاوەنی نزیکەی دەخەڵاتیشە قسە و باسی زیاتر دەربارەی ئەم بەڵگە فیلمە و ناوەڕۆکی بەڵگە فیلمەکەکەم لەگەڵ زۆر بەڕێز تاریق تۆفیق فیلمساز. کاک تاریق بەخێربی. سپاس دەکەم. بەخێربی ئەم کاتێوەش باش. سپاس. سیانزەی مەی ساڵی 1970 چی ڕوویداوە؟ بەڵێ سپاس بووم دەرفەتە سپاسانەکەم کە ئەم ئێوارەیە لە خزمەت ئێوە بووم. سپاس بووت. بەڵگە فیلمی سیانزەی مەی کە بیرۆکەی یەکەم جار بە من گەژە لایەن هاوڕێم چنوور مەحموودەوە کە خۆی یەکێکە لە بەشداربووانی ئەو ڕووداوە کە جەنابیان ئێستا لە دەرەوە ژین لە بەڕێتانیا لە سیانزەی پێنجی ساڵی 1970 لە شاری هەڵەبجە بەهۆی بڕیارێکی حکومەتی بەعسەوە کە ئەو کاتە بڕیاریا بوو خەڵکی دەرەوەی هەڵەبجەیان گوندەکانی هەڵەبجە و ڕاگوێزێت و دابڕانێک ڕووبا لە بینی هاوڵاتیان و پێشمەرگەر لە دەرەوە بەڕاستی و کاتەش جەنگێک لە بینی ئێران عێراق هەبوو بۆی ئەم پەیوەندی بپچڕێنێ. خەڵکی هەڵەبجە کە بەمەیان زانی بڕیاریانە خۆپشاندانە دژی ئەم بڕیاری حکومەتی بەعس بکەن. بەڵێ ساڵە بە پێ ساڵێک تقریبان ساڵێک کەمتر بە مانگ پێش چیماباران خۆپشاندانەکەن چەند کۆبوونەوەیەک لەلایەن ڕێخستنەکانی ئەو کاتی حیزبی شوعی و ئاڵای شۆڕش کەمێکی ئەو کاتی یەکێتی نیشتیمانی کە لە دەڤەرەکە ئامادەیان هەبووە و کۆ بنەوە بڕیارێن کە خۆپشاندانێ بکەن و شەوی پێش سیانزەی پێنج تۆمارێکیان دەنگێک تەرجیلەکەن و ئیبەن لە مکەبەرەی دوو مزگەوت لە شاری هەڵەبجە بڵاوی ئەکەنەوە کە سبەینێ لە کاتی کردنەوەی بازاڕە خۆپشاندانەکەین تکایە کەس بازار نکاتەوە دوکان نکاتەوە لە دژی ئەم بڕیارە. هەرچەنە شەوە وەکو لە جێڕانەوەکانە هەیە ئەو برادرانی کە لە خۆپشاندەکە بەشداریان کردووە تەقەی تیاکرێ بەڵام بۆ بەیانی ئەم ڕووداوە زۆر گەورەترە بێت کە ئەمان بڕیاری لەسەرێ. پێما بێ یەکەم جار کەسێک شەهید ئەبێت لە بۆ بەیانەکەی بەڵێ کەسێک بە ناوی مەریوان لە ناو خۆپشاندانەوە بە فیشەشێکی بیکەیسی کە ئەو هاوڕێیانە گێڕنەوە بەرسەریەکە دەست بەچەی گیان لە دەستەیە ئەمە زیاتر جۆش و خرۆشێکی تر بە خۆپشاندانەکە ئەم تەرمە بەشان هەڵەگرن بە گەڕەکانی هەڵەبجەیە گێڕن تا ئەوەی بن لە مزگەوتەی شۆن و جارێکتری بنە سەر قەبران دواتر وەکو زنجیرە خۆپشاندانی ئەم ڕوودا ئەوەندە گەورە ئەبێت کە 72 کاتژمێر حکومەتی بەعەز لە ناو شاری هەڵەبجە غایبە بێت تەنها لە دوورەوە ئەمێنێتەوە لە هیچ جوندیەکیان هیچ دام و دەستگایەکی لە ناو شارەکەیان نامێن. بەڵێ ڕووداوێکی گەورەی لەم شێوەیە بۆچی ونە جارێ ئەمێ باز لە ڕووداوەکە بکەین دواتر وڵی هۆکاری ونبوونیەکەی بەڕاستی من هەرکە بیرۆکەکەم بیست لە خاتو چنور بەڕاستی پێم خۆش وەکو فیلمێکی دۆکۆمنتەری بیژێڕینەوە و ئێمە بیرمان نەچە لە شاری هەڵەبجە دەیان و سەدان و توانم بڵێم هەزاران چیرۆکی ترمان هەیە ون بووە بەڕاستی هەزاران چیرۆکمان هەیە لە پرۆسەی نفالا بەڵام ون بوون. ئەمە دووسێ هۆکارەیە. هۆکاری یەکەم بەڕاستی لایانی پەیوەندیدار هیچ ئامادە سازێک ناکا بۆی توان فیلم ساز بتوانێم چیرۆکانە بیکا بە فیلم بیکا بە بەڵگە فیلم بە هەر جۆرێک لە جۆرەکان بیژێڕێتەوە کەمە زۆر گرنگە بۆنەوەی ئێستەمان بەڕاستی هیچ کات ینی زۆربەی زۆری خەڵکی هەڵەبجە کە لێ لە دایک بوو ئاگاداریم ڕووداوەنی بەشێک شتێک گەڕێتەوە بۆوانەی کە ئێستا و پێشووتر لە ئیدارەی هەڵەبجە بەڕاستی ئیدارە ئەو جێگەیان بردۆ بەڕێوە ئەمەش جارێکتر هۆکارە بۆی کەوانی ژارمەتی دەرنەبوون بەڕاستی بۆی ئەم چیرۆکانەون نەبێت. چیرۆکی زۆر جوانتر زۆر گەورەترمان هەیە کە ونە و بەڵام بەداخەو کەس ئامادەنی هاوکار بێ بۆی بکرێ بە دروست بانی بکرێ بە ئەوەی بەکوو بەڵگە فیلمێک و هاوڕێمان هەر دێسەمیر بینم نەچێ یەکێ لە چیرۆکە هەر زۆر جوانەکانی هەڵەبجەی لایەک بە هیوادارم بتوانن کە هاوکار بم و بتوانم بەڵگە فیلمێکی زۆر جوانی دەرچ. زۆر باشە کاک تاریق چۆن دەستت بە ئەرشیفانە گەشت کە تایبەتن بەم ڕووداوە و چۆن ئەو کەسانە دۆزیەوە کە لە ناو ڕووداوەکەیە ئامادە بەڵێ
طبعا گەڕانێکی زۆری ویست بەڕاستی 8 مانگ ئێمە خەریکی گەڕان بووین بە دوای زانیارەکانی ئەو ڕووداوە و هاوڕێ نەجمەدینمان دۆزیەوە کە ئەو کەسە بوو دەنگی خۆی تەرجیل کرده بوو و هەر ئەو کەسەش بوو کە ئەم کاسێتەی بردبوو لە مکەبەری مزگەوتەکانەوە بڵاوی کرد بەڵێ ئەو شخصەمان دەست کە ئەو بۆ ئێمە بەڕاستی زۆر پێویست بووە دەنگەکەی ئەو کاتەی ما بوو هەرچەند ئێمە دوای تەرجیلمان کردەوە لە بەرەوەی خراپ دەنگەکە خراپ بوو لە ڕێی هاوڕێ نەجمەدینەوە چەند کەسایەتێکی ترمان پێوتراکە لە خۆپشاندانەکە بەشدار بووین ئەتوانم پێت بڵێم کە بێسا بارشیف لە ماڵەوە لامە 20 کەسایەتیمان دوان و هەر 20 کەسایەتەکەمان کرد بە سیدی هەر 20 کەسایەتەکە نووسیمانەوە قسەکانی دوجار هاتین ئیشمان لەسەرەوە کرد کە چۆن فیلمەکە دروست بکەین. زۆر باشە. کارەکتەرەکان چەند کارەکتەری تایە و ماوەی فیلمەکە چەنە و چیرۆکەکە لەکوێ دەست پێکا بۆ کوێ؟ بەڵێ کارەکتەرەکان 4 کارەکتەری سەرێکی هەیە لە فیلمەکە هاوڕێ نەجمەدین ئازاد مامۆستا ئازاد کە ئێستا پارێزگاری هەڵەبجەیە خۆی یەکێکە لەوانەی کە لە خۆپشاندانەکە بۆ یەکێکە لەوانەی یەکەم هوتافی خۆپشاندانی سیانزەی 5 مامۆستا ئازاد خۆی بۆ کە وتوێتی چنوور خان کە خۆی خاوەنی بیرۆکەکەیەوە یەکێکە لە بەشداروانی خۆپشاندانەکە و خات و فریشتە بیرمانە چێ خات و فریشتە و چنوور خان ئەم دوانە بە بڕیارێکی ئەمنی عامەی بەغا داوا ئەکرێن سیانزە کەس ئەم سیانزە ناوە لە هەر شوێنە بینیتان ببین ناریان بە زینوی لە سێدارەی بەنیانە زینە بە چاڵیان بکەن بەداخەوە هەردووچان تەنها لەم سیانزە کەسە و دوو کەسە دەرچوون بە خۆشحاڵیەوە چنوور خان و فریشتەخانەوانیش دوایی 2005 ئەم بەڵگانە دەستکەوت کە ئەمان نەیانزانیوە تا ئەو کاتە نەیانزانانی بەڕاستی ئەوانی شەکەنەوە داواکراون. بەڵێ کاک تارق لە دروستکردنی بەڵگە فیلمە هیچ توانای ئەوەت هەیە کە چیرۆکی تر دروست بکەی یاخود ئەو چیرۆکانەی کە لە زاری ئەو کەسانەوە دەگێڕێنەوە تۆ بتانی بتوادا چوون بۆ با بڵێن ئەو چیرۆکانی تریش بکەی کە با بڵێن پەیوەندیان بە چیرۆکە سەرەکیەکەوە هەیە؟ بڵێ بەڕاستی زۆر دەستکراوەنی لە دروستکردنی بەڵگە فیلمە تا بتوانی چیرۆشی تری تا دروستکەی بەڵام ئەتوانی لە ڕێی گێڕانەوەکانەوە شتی زۆر ورد هەیە کە درکیان پێ بکەیەوە بتوانی فیلمەکەتی پێ بەهێز بکەیت بەڕاستی ئەکرێت لە ڕووداوەکانە شتوەرگری و ئەکرێت لە زاری ئەو کەسانەوە کە لەو شوێنەیە مثلەن لە کاتی ئامادەسازی لەو کاریان لەو ڕووداوەتیایە بوون شت وەرگریوە بتوانی ئەمە هەمووی لە ئاخیرا بکەیت بە چیرۆکەوە لە چەند بەشەکە بتوانیت لە کۆتایی یا بەڵگە فیلمێکی پێ دروست بکەیت. ئەمە هیچ با بڵێن ئیستاتیکای تایە یعنی ئەتوانی وەکو کارێکی هونەری ئیبداعی تیا زۆر بەکەمی ئەتوانی ئەو کارانە بکەی بەڵام هەندێک جار ئەتوانی هەندێک ڕوودا دروست بکەیتەوە کۆی من لە فیلمی سیانزەی مەی کردومە خۆپشاندانەکەم دروست کردوەوە لە شاری هەڵەبجە تەمەن بە تەواوی سپاسم بۆ هەموو ئەوانەی کە بەشدار بوون بەڕاستی پەیمانگای هونەر جوانەکان زۆر هاوکار بوون و خەڵکی هەڵەبجە بە هەموو دام و دەستگاکانەوە بەڕاستی جادەیەکی زۆر گەورە بۆ ئێمە ژیرا بوو چەند سەعاتێ هیچ کەسێک نەسیارە هەرچی دووکان بوو داخرا بوو ئەینەن ڕووداوە کە ئەو بەیانێک کە چۆن ڕوویاوە ئێمە توانیمانە خۆپشانانە دروستکەینەوە ئەمە ئەتوانین بکەین بەڵام ناتوانین بەڕاستی خەیاڵی تایبەتی خۆمانۆک و مخریج لە فیلمەکە بنەخشێنین ئەمە تۆزێ نەک تۆزێک زۆر چێژ بەخشە جا لە دروستکردنی بەڵگە فیلمە ئەو چێژە بە خۆت ئەیە ئەوەندەی تۆ کە ڕەنگە خەیاڵت یان مێشکت لەسەر ئەوە بێت کە بتەوێ ڕووداوێک هەیە تۆ وەکو خۆی ئەو ڕووداوە بە بەڵگە و بگەێنیت. بەداخەوە من لە هەر سێ کارەکەی کە کردومە ئەوەندەی کە ئازارم چەشتووە بەداخەوە ینی ڕووداوەکان وایە هەستم بە چێژ نەکرەوە بەڵام دایم کە کۆتا بە کۆتاکاری وێنەگرتنەکەیوە فیلمەکە دەچێتە سەر سکرین ئەو بەڕاستی بۆ تۆ زۆر چێژ بەخشەوە زۆر وەکو فیلمساز زۆر جێی خۆشحاڵێ بەڵام لە کاتی ڕووداوەکە یان لە کاتی تۆمارکردنی فیلمەکە بەڕاستی ئەم ڕووداوانە هەمووی ئازار بەخشن چونکە بەڕاستی هەست بە ئازارەکەی تۆ ئەوی کە لەوێ هاوڕێتە خوشکە برایە بەڵێ من هەرچەند دوو کارم لەسەر هەڵەبجەیە و من بەڕاستی خەڵکی سلێمانیم بەڵام بەداخەوم کە خەڵکی هەڵەبجە کۆمەڵێ
هونەرمەندی زۆر باش هەیە بەڕاستی نازان بۆچی دەستنابن بۆ ئەو هەموو چیرۆکە جوانە کە لەو شارە بەجێماوە بەڕاستی بەڵام یعنی توان بڵێن چیرۆکانی چی چێژ بەخش نین بەداخەوە. ئەو دوو فیلمەی ترت لە سەر چی بوون چیرۆکەکان؟ فیلمی یەکەم بەڕاستی لەدا ساڵی 2013 تۆمارمان کرد یان دروستمان کرد فیلمی کێدایکمەیە کە باز لە دوو گەنجی شاری هەڵەبجاکە بەداخەوە لە ساتی شیمابارانکردنی ئەو شارە بە گازی کوشندە لەدایک بوون بۆ ئەوان بەداخەوە جێی ناڕەحەتی جێی زۆر سەرسومانە لەو ڕۆژەیە لە سیانزەی سێی هەموو ساڵێ نازانن یادی کارە ساتەکە بکەنەوە کە دایک و باوکیان لە دەستداوە یان یادی لە دایکبوونی خۆیان بکەنەوە بەداخەوە وازیان لەو ڕۆژە هێناوە بۆ خۆیان. فیلمی دوم ئەناوستەیە باز لە ڕۆشتن و خێزانی کوردەکە بەرەو ئەوروپا بەداخەوە زواقعانە ئێمە چوینە تورکیاوە لە تورکیا لەگەڵ هاوڕێ و برای عەزیزم کاگەڵ گورتوانیمانەوە فیلمە دروست بکەین لە ڕێی مۆبایلەکانمانەوە قاچاقچیمان بینی و نەفرەکانمان بینی تاکاتی بەداخەوە خنکان و گیان لە دەستدان ئەو معزابی کە ئەچیتە ئەو شوێنە ئەوروپا مەسەلەن ئەو بەهەشتێک کە دروست کراوە بەڵام بەداخەوانیە و هیوادارم کەس بۆ ڕێگە خەتەرانە نەگاتە و جێگەی. ئەم فیلمە بەشداری چەند فستیڤالی کردووە و چەند خەڵاتی بەدەستێنەوە؟ بەڵێ فیلمی سیانزەیمەی دوای ناسینمان لەگەڵ هاوڕێیانی ڕێتا فیلم کە کۆمەڵی هاوڕێن بۆ بڵاوکردنەوەی فیلم بۆ فستیڤالەکان لە ڕۆژهەڵات بە سپاسەوە کاک هاوار و کاک زانیار بەشداری زیاتر لە 25 بۆ فستیڤاڵی ناوخۆی و دەرەوەی کردووە و لەو بەشداریکردانە ئێستا خاوەنی 10 خەڵاتی ناوخۆی و 2 خەڵاتی جیهانیش. دەستەکانت خۆش بێ بە هیوای کاری زیاتر هەر بەنیازی لە دروستکردنی بەڵگە فیلم بەردەوام بی؟ نەوەڵا بەنیازی ئەوە نین بەڵام واز لە بەڵگە فیلم نایەنین و هیوادارم بتوانین لە ئایندەیە کورتە فیلمی باشیش هەیە کە بتوانین هاوکارمان بۆ دروستکردنی. دەستەکانت خۆش بێ. بیرم نەچەدەمێ لە کۆتای سپاسی هەرێک لە قایمقامەتی سلێمانی هاوڕێم نەورۆزی مانگر و مەکتەبی ڕێکخراوەکان بکەم کە تێچووی سەفەریان بۆ فستیڤاڵی ئامەدگرتووە ئەستۆ سپاسیانەکەم. دەستەکانت خۆش بێ زۆر بەڕێز تارق تۆفیق فیلم ساز دووبارە بەخێر هات. سپاس بۆەوە و هیواتان باش. زۆر سپاس.